کۆنفرانسەکە هەدەفی سەرەکی کۆنفرانسەکەوەیە کە گفتوگۆ لەسەر مەسلەی پێکەوە ژیانی پێکهاتە سیاسی و ئاینی و بەسەبیەکان بکرێت لە عێراق و لە کوردستانە ئەمانەوێت لە کۆتاییە بە جۆرێک لە نەخشە ڕێگایەک دەرچین کە چۆن ئیش بکەین لەسەر پێکەوە ژیان چونکە خەتەرەکەی لەوایە ئێستا کێشەکان لەناو گەلانە دروست بە جاران گەل و دەسەڵات بۆ ئێستا گەلان پێکەوانە لەسەر بۆی بگەینە بە ئامانجە لەسەر چوار مەوزوع قساکەین یەکێکیان لەسەر مەسلەی مەسەلە دەستور و یاساکانی کە لە عێراقا هەیە ئەتوانێت ئاشتی زامن بکە یا خەلەلی تیا هەیە کە نەیتوانێت ئاشتی بەردەوامدا بکە مەوزوعێکی تر کە قسەی لەسەرەکەین لەسەر مەسلەی تەسیری ناوەند دەستێوەردانە هەرێمی و نێودەوڵەتیەکان لە عێراقا تا چەند تەسیری کردوێتەوەی کە ناتوانێت ئاشتی بەردەوام بەرپا بێت لە عێراقا مەوزوعی سێهەم کە لەسەر کارتێکردنی ئەم شەڕ و گیرروگرفت و ئاڵۆزیانی کە لە ناو سەرجەم پێکهاتەکانەیە لەسەر بارودۆخی کۆمەڵایەتی ئابووری نەفسی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بەتایبەتی پێکهاتەکان